ئەم کاتان باش بەڕێزان سەمەناڕفم ڕۆژ لەگەڵتان لە ڕۆماڵی تایبەت بە قسەکردن لەسەر بابەتە گرنگە و وەرزشەکان و ئەمڕۆ گفتوگۆ دەکەین دەربارەی بابەتێکی گرنگی وەرزشی کە ئەویش یاری هونەرە بەرگریەکانە و گەنجێکی کورد توانوێتی لە ماوەی ڕابردوو بەشداری لە چەندین یاری بەهێز بکە و جیاواز لە تەواوی یاریزانەکانی تر و پاڵەوانەکانی تری کوردستان ئەم گەنجە بەشداری لە هەر یەکێک لەو یارانە دەکات ئیمزای مردنی خۆی دەکات تاوەکو لەگەڵ یاریزانی بەرامبەردەوە تاکو کۆتایی دەجەنگن لە پێناو بردنەوەی ناسناوەکان. ئەو گەنجەی لە ماوەی ڕابردوو بەشداری لە چەندین پاڵەوانتی و چەندین یاری جۆراوجۆر کردووە چەندین ئەنجامی بەرچاویشی هەم بۆ خۆی هەم بۆ کوردستان بەدەستێناوە. ئەمڕۆ لە ئەستۆدیۆی ڕۆماڵی وەرزشی NRT میوانمانەوە گفتوگۆی لەگەڵ دەکەین دەربارەی بەشداریکردنی لەو پاڵەوانێتیانەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووش لە وڵاتی بۆرما بەشداری لە دوو یاری کرد کە بە هەمان شێوە ئەو یاریانەش ئیمزای مردنی لەسەر کردبوو کە بەشداری کردووە ئەو یاریانەشی بەسەرکەوتنی خۆی کۆتایی پێێن. ئێمە گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەو یاریە و لەسەر چۆنێتی ئەنجامدانی یاریەکە و لەسەر چۆنێتی هونەرەکانی ئەو یاریە چین و تەکتیک و تەکنیکەکانی ئەو یاریە چین و گفتوگۆی زیاتر لەگەڵ عەلی قەرەداغی یاریزانی هونەرە بەرگریەکان دەکەین. کاک عەلی سوپاس بۆ ئامادەبوون بەخێر بێی. زۆر سپاس مەمنون. کاک عەلی سەرەتا بپرسین چۆن با بڵێن دەست کرد بەم یاریە و چۆن ئەم یاریێت هەڵبژار و لە هەمان کاتدا چۆن با بڵێن بە کودێکی جورئەتی ئەوەت کردووە کە ئەو یاریانە دەکەیت و ئیمزای مردنی لەسەر دەکەی. بەڵێ زۆر سپاس. من سەرەتا لە ئەمە خولیای منداڵیمە لە منداڵیەوە من خولیای هونەرە بەرگریەکان بووم و پاشان لە کیک بۆکسینە لە کوردستان و لە عێراق پاش ئەنجامێکی باش بەدەستێنانم لەو پاڵەوانەتیانە و پاشان ڕووم لە دەرەوەی وڵات کرد و وەکو یەکەم کورد لە ساڵی 2014 دەستم بە یاری لێ سوەیکردین مۆی تای کرد مۆی تای لە تایلاند و پاش چەندین ئەنجامی باش لە پاڵەوانەتێنە جیهانیەکان لە مۆی تایە و پاشان پاش قوڵبوونەوەم لە مۆی تای و کەیوان و پاش قوڵبوونەوەم لەو یاریانە حەزم کرد یاری لێسۆی هەڵبژێرم کە تەکنیکاتەکانی ئاخیر لیڤڵی هونەری بەرگریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانە. باش سەبات بووی کە ینی ئەو یاری کە تۆ ئەنجامی دەدێ ئامانجە چێ لە ئەنجامدانی ئەم یاریە بۆ پێی کە بەرکەوتنێکی زۆر ینی هەیە لە کاتی ئەنجامدانی یاریە و پێشما بێ ینی هەندێ چۆنڵی وردەکاری لێدان و شەڕەکان بەدەستۆدیان. بەڵێ سەرەتا ئامانجی من ناساندنە بە ناساندنی کوردستانە بە تەواوی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە بەڕاستی کوردستان لە شوێنەکانی وەکو چاینا و جاپان و بۆرما میانمار و کەمبۆدیا و تایلند ئەو کوردستان ناسراوە وەکو وڵاتانی ئەوروپی نییە. من بە شێوەیەکی باش توانیمە وڵاتی کوردستان بناسێنم وەکو وڵات لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و تەواوی ئاسیا و ئەمانجی سەرەکیم بووە و پاشان مەبەستی من لە تەواوی هونەرە بەرگریەکان ئەوە بووە کە من حەزم کردووە وەکو خۆم تەواوی هونەرە بەرگریەکان لە خۆمدا فراوان بکەم و لە ئایندەیشا پرۆژەی تایبەتمەیە بۆ تەواوی هاونیشتیمانیانم لە کوردستان. زۆر باشە بە پێکەوە چەندی منێک لە ئەنجامدانی ئەو یاریە ببینین کە ئەنجامت داوە ئەگەر کرێ هەم وێنەکان دەبینین و هەمیش باسێک لەم با بڵێن بەشداریکردنە بکەین وەکو دەبین بە ئاڵای کوردستانەوە بەشداریەکەی. بەڵێ ئەمە با بڵێن چ من ئەمە پاڵەوانەتی لێ سوەیە لە بۆرما میانمار من لە دوو یاریم کرد لە بۆرما دوو پاڵەوانەتی گەورەم ئەنجامدا لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە وەکو یەکەم کورد توانیم لەو پاڵەوانەتیە ئەو پاڵەوانەتیانە بەشدار بم کە ئیمزای مەرگی تێدایە لە دەرەوە و لە ناوەوەی حەلەبا کە ئەبێت ئیمزای مەرگ بکرێت و لە هەمان کاتیشا لە ژێر چاودێری تەواوی میدیاکانی ئەوێدا. بەڵام چونکە من یەکەم جارم بوو لەو پاڵەوانەتیانە بەشدار ببم هەرچەندە پلانێکی تەواویان بۆ دانابووم کە من لەو پاڵەوانەتیانە شکست بێنم چونکە ئەوە بەڕاستی سەختە بۆ ئەوان کە یاریزانێکی وەکو من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دووە لە عەرەبیەکانە بێت و لە یاریزانێکی
پاڵەوانێکی بۆرمی بەرێتەوە کە لە هەمان کاتا خۆیان بە خاوەن و دامەزرێنەری ئەو یاری ئەزانن. بەڵام لە یاری یەکەمە من ئەوە بوو توانیم بەلێدانی لە ناوبەر بە کەلا یاریەکە بەرمەوە کە زۆریان پێ ناخۆش بوو، چونکە بەڕاستی لێ سوەی ناین لیمسە نۆ بەشی لەش بەکارەهێنرێ کە لەشی تێدایە و هەندێک ڕێسای هەیە ئاشکرا نییە لە یاریەکەیە، واتە لێدان لە شوێنە هەستیارەکان ئەتوانین بڵێن یاریکی زۆر حوڕە، چونکە تەنانەت کەلە و گرتن و فڕێدان و ئەوانەی تێدایە و یاریزان بە هەموو شێوەیەک ئازادە هەتا ئەو کاتێک کە ئەتوانێت یاری بکات. باشە لێدان لە شوێنە هەستیارەکانی ژە بڵێن ئاساییە یان لێدان لە شوێنە هەستیارەکان ئازادە، بەڵام لە تەواوی ئەتوانم بڵێم چونکە من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا وەکو یەکەم کەس توانیم بەشداری ئەو یاریە بکەم ئەو یاریە بکەمەوانە بەڕاستی چونکە مدەڕیبی بە دیارگە بەس لەم ڤیددیۆ بکەین بەڕاستی وازم ئاماژە بە ناوبژوانی ژەکە ئەمە ئەو یاریە بکە وت چەند ناوژوان با بڵێن لایەنگیری کردووە. بەڵێ ئەمە یاری دووەمە من لەم یاریە دوو جار یاریزانەکەم بوراندەوە و سێ جاریش یاریزانەکەم کرد کەیئۆ کرد باشە، بەڵام ئەو حەکەمە بەردەوام منی ئەگرت لە کاتێکە کە من ئەمیست یاریزانەکە ببورێنمەوە بۆ چەندین جارێکیش فڕماوە دەرەوەی حەلەبە، بەڵام حەکەمەکە ئەیگرتم ئەیویست یاریەکە هەر چۆنێک بێت کۆتایی پێبێت بە یەکسانی، لەبەرەوەی بەڕاستی ئەوە قورس بوو بۆ ئەوان کە من دوو یاری سەرەتان بێ لێ سوەیە یەکەم یاری دوو یاری بکەم هەردوو یاریەکە سەرکەوتنیەک بەدەست بێنم کە زۆر بەلایەنەوە سەرسام بوون ئەوە، چونکە من تەسەوریان نەکرد بەو شێوەیە من ئەزمونێکی باشم یعنی زۆر بە شێوەیەکی پرۆفیشناڵانە کە لەم بەکارەهێنا کە تەسەوری لەو جۆرەیان نەکردووە لە مێژووی بۆرمایە هیچ یاریزانێک لەو شێوەیە نەبووە کە لە ماوەی لە یەک یاریە ئەگەر دەکە لەشی هەبێ من لە یەک گرتنا دەکە لەمەیان لە یاریزانەکە لە دەستی من ڕای ئەکرد تەسەوری ئەوەیان نەئەکرد. طبعا سترێسێکی زۆر لەسەر ئەو ئیڤێنتە هەبوو لەلایەنی حکومیەوە لەلایەنی چونکە ئەوان وەکو نیشتیمانی وەکو حکومەت لەسەریان ئەکەوێت زۆر ئەتوانین بڵێن وەکو وڵاتانی کەنین پێیان ناخۆش بوو من لە وڵاتانێکی وەکو لە میدڵ ئیستەوە هاتووم و دووە لە عەرەبیەکان و ناتوانم ڕوونکردنەوەی تەواوی لەگەڵ تا بڵێنەوە ڕاهێنەرتن یان نا ئەوانە یاری دەدەر من تەنها ڕاهێنەرەکەم لە پشتەوەیە ڕاهێنەرەکەم تابعەوە شتێکی سەرەتاییە بەس بۆ ئەوەی ئاوەکەم بەنێ یا شتێکا لەو بابەتەی نا من کە چوومە دایری حەلەبەوە ئیتر تەواو پێشووتر بەرنامەدانراوە پێشووتر هەموو شتێک ئامادە کراوە کە من چی بکەم و چی نەکەم، بەڵام هەرچەندە لە ڕێگەی مدەڕیبەکەمەوە زۆر هەوڵیان ناکە من خاو ببمەوە یعنی بە شێوەیەکی پلانێکی وەرشی کە بمدەن بە دۆڕانە مدەڕیبەکەشم تاوان تەمەنی 72 ساڵە و یعنی تەمەنێکی هەیەوەمانە هەرچەندە دڵسۆز بێ بەرامبەر من، بەڵام لایەنی نیشتیمانی و خەڵکی حکوومەتی خۆیان ئەکەوێتە ژێر زەختی ئەوانەوە لەبەر زۆر بابەتی کە من ناتوانم ڕوونکردنەوە بەم لە ئێستا لەبەر خۆم و لەبەر دووبارە و چەندین بارە من ئەتوانم ئەبێ سەردانی ئەو وڵاتە ئەەکەمەوە باش نییە بە شێوەیەک من تاوا ڕوونکردنەوەی تەواو بم، بەڵام بە شێوەیەک خۆیان ئەوە لەو کاتا من ویستم حاڵەتێکی وا دووبارە بکەمەوە حەکەمەکە نەیهێڵا و ڕێک وازم لە یاریەکەی باش ئەمە ئەم ڤیدیۆمان بەتەواو دەبینی ڤیدیۆی دواتر ئامادە بوو وە تەواوی میدیاکانیش ڤیدیۆکانیان شاردەوە حتا خەڵکی خۆیانەوەنە دڵسۆزن بەرامبەر خۆیان خەڵکێکش ئەوەشی تەسویری موبایلەکە شکل ئەویشەی شاردەوە چۆنێک بێت تەسویرەکەم بەدەستخست لە چەند موبایل بەشداریکردنم پاڵەوانەکە بۆ ئەڵێن شێوازەکانی چۆن یعنی تۆ داهاتی ئەم یاریانی کە ئیدەیتەوە چی لێ دێەوە چۆن سەرفی دەکەیتەوە لەما کاتە لە ڕووی زانە بەشداریەکە پێویستە پارە بدات نا لەم یاریانە من پارە نایم من یاری ئەەکەم ئەمە کۆمپانیایە کۆمپانیاکە کۆنتراکت لەگەڵ مناکات کۆنتراکت لەگەڵ یاریزانی بەرامبەری شاکات کە چەند پارە
وەرئەگرێت بۆ ئەو یاریە ئەمە کۆمپانیایەکە ئامادەکراوە کۆمپانی ئێستا بۆ نمونە گەر لە تایلەند بێت عادەتەن ئێستا من ئەوانەی لێسوە یاریم کرد کۆمپانیای میانماری و کۆمپانیای دەرەکی بیانیش پێکەوە و ئەم کۆمپانیایە کۆنتراکت لەگەڵ مناکە و لەگەڵ یاریزانی بەرامبەرەکە و پاشان یاریەکە براوە بێت پارەیەکی تەواو وەرەگرێت ئەوەی دووەم بێت ئەوە نیوەی ئەو پارە وەرەگرێت. باشە کردن داهاتەکە با بڵێن زۆرە کەمە ینی داهات بەپێی پاڵەوانێتەکەی و بەپێی کۆنتراکتەکەیە بەڵام ئێستا بۆ نمونە لە عادەتەن پاڵەوانەتەکان لە تایلەند بێ پارێکی کەمە بەڵام پاڵەوانەتەکان لە چاینا بێ پارێکی باشە بەڵام ئەوش کەوتۆتە سەر کۆنتراکتەکەت لەگەڵ خاوەن کۆمپانیاکەیە ئەو ئیڤنتانەی کە لە جیهاناکرێت ئیڤنتێکی جیهانیە من یاریزانێکی دیارم کۆنتراکت لەگەڵ مناکات بەو شێوەیە کۆنتراکتیش لەگەڵ یاریزانەکەی بەرامبەرەکات بۆ نمونە ئێستا من لە بۆرما یاریم کرد کۆنتراکتم لەگەڵ ئەو ئیڤنتە هەبوو باشە یعنی وڵاتێکە بۆرما وڵاتێکی چینێکی زۆر فەقیر هەیە تەنانەت منداڵی بێدایک و باوک تەنانەت خواردن نییە بیخۆن ینی ئەمرن بە برسا ڕۆژانە یعنی ئەتوانین بڵین فەقیر جۆرەکانی زۆرن ئەوان ڕۆژانە مناڵیان ئەمرن لە برسا مناڵی بێدایک و باوک و من ئەو داهاتە بەڕاستی باشم حاڵەتە لێرا چی بۆ نەو یاریزان ئەوە لە تایلەند بوو ئەم یاریەم ئەوەی زەربەیەکم یان لە سەری چەناکەی بورایەوە ئێتر ئەوە بوو زمانی دکتۆر فریایی کەوتوانە ئەوە لەگەڵ تایلەندیەکە باشە ئەوە مۆیتایە با لەسەر ئەمە ڕوونکردنەوەی ئەوە مۆیتایە مۆیتای هەشت بەشە واتە دوو ئەژنۆ دوو قاچ دوو دەست دوو ئێلبۆ باشە کە لی تێدا نییە ئەوە ئەنجاکە دەستکێشیش بەکارێن باشە تۆ وانی زۆر لەسەر خۆ دەرەکەی بەڵام لە کاتی پاڵەنتەکانە ینی زۆر وەکو یاریزانێکی جەنگاوەر دەرەکەوی ینی ئەم جیاوازیە چۆن دروست دەکەی و کەس و کارەکەت چۆن ڕێگەت ئەدەن بۆ نەبەشداری لەو یارانە دەکەی کە هەندێکیان ئیمزای مردنی لەسەر بەڵێ ئەوە بەڕاستی زەحمەتە من وەکو طبعا لە کاتێک حتا کاتی تەمرینم حتا لە بۆرماش مدەڕیبەکەم کە لەگەڵ بوو تا ئەو داقەشی کە ئەچوومە ناو حەلەبەوە تەسەوری ئەوەی نەکرد من ئەو ئەدایە یعنی بەو شێوەیە بم لەناو حەلەبەت زۆر سەرسام بوو بەو شێوەیە چەندێک لەگەڵم بێت بەردەوام شەو و ڕۆژ ئاگای لە من بێت لە خواردنم لە خەوتنم لە هەموو شتێکم لە هەمان کاتا لەناو حەلەبە من کەسە شێوەیەکی ترم هەبێت یعنی زەربەکان من بەڕاستی کە چوومە ناو حەلەبەوە ڕۆژانە تەمرینێکی زۆر بەقووەتەکەم ڕۆژی 8 ساعات تەمرینەکەم لەوێنە 8 ساعات لەژێر چاودێری ڕاهێنەرە و پاشان ئەم هەمووە تەمرین و چونکە بەیانیان من سعات 5 دەست دەکەم بە تەمرین باشە 4 ساعات بەیانی 4 ساعات ئێوارە هەندێک جار زیاتریش و پاشان ئەم یاریانم ئەم تەمرینانم لە کاتی لە ناو حەلەبە ئەبێتر ئیشەکات باشە ئیتر من کە ڕۆشتمە ناو حەلەبەوە عەقڵ فڕێیە تەواو چونکە من ئەبێتر شەڕ بکەم عاتیفە نییە من طبعا ئەگەر وەکو خانەوادەی خۆم و ئەوانە خانەوادەکەم یعنی دایکم باوکم بەڕاستی نازانن ئەو پاڵەوانتەکان لە کاتی یاریەکان ئاگداریان ناکەم بۆی زەحمەت تووشی زەحمەت نەبن و بێتاقەت نەبنەوەوانە هەندێک جارجاری وایە خەڵک پرسیاریان لێکات ئەوان خۆیان ئاگیان لە هیچ شتێک نییە و لەوانەیە خەڵکیش بڕوانێکا لێ باشە چۆنەوە دایک و باوکێتی ئاگداری یاریەکە نیە لەبەرەوەی من حەز ناکەم تووشی زەحمەت بن بەڵام تەواوی براو خوشەکانم ئاگداری یاریەکە هەن و پشتگیری سەرەکی من لەو یاریانە و حتا لەم یاری کە لە بۆرما کردم و بڵاوم کردەوە کە من یاریم هەیە ئەمانە یعنی طبعا من تەلەفۆنم داخست بوو لەبەر عاتیفە و ئەو شتانە من نامەوێت عاتیفە هیچ کەسێک تأثیرم لێ بکات و تەواوی خانەوادەکەم و حتا کاک و باتاڵەوانیش تەواو پەیوەندێکی زۆری پێوە کرد تۆ چۆن ینی بیری لەم یاری ترسناک کردوتەوە کە ئەنجامی بدەیت ینی بەڵێ پێت وایە بۆ نەو یارانەی کە ئیکەی سەرکەوتن بەدەزێنی و لە چی یاریێکا بڵێن شکستی هێناوە من زۆر لەدانێکی بەڵێ سەرەتا من چۆن گەشتم بەم یاریە من کیک بۆکسینم کرد سەرەتا لە کیک بۆکسین ئاسێکی باشتم پێشکەش کرد لە تەواوی کوردستان و عێراق و جیهان لە کەیوەنە لە پاڵەوانتەکانی پاڵەوانتە جیهانەکان لە چاینا و لە
لە جیهان و پاشان مۆی تای لە تایلند منبعی یاریەکەی و کەمبۆدیا باشە من توانیم ئەنجامێکی زۆر باش بەدەست بێنم و قوڵبوونەوەم لە یاریەکەم و پاشان میانماریش تەبعەن دراوسێی تایلند و کەمبۆدیا ئەوانەیە منیش یاری لێسوەیم لێوە دۆزیەوە و پاشان زیاتر سەرکەوتنم لە یاریەکانی کە حەزم کرد قوڵ ببمەوە بۆ یاری لێسوەی و لێسوەیش لە ئێستاە من دەستم کردووە بە لێسوەی دوو یاریم کردووە بەڕاستی هەستەکەم لێسوەی لە یاری لێسوەیە من زۆر کەسایەتێکی سەرکەوتوم هەیە لەو یاریە و زۆر بۆرمەکانی زۆر حەزەر لە منەکەن و زۆر یعنی تەسەور ناکەن یاریزان ئەو یاریزانە ئەو یاریزانی کە یاریم لەگەڵا کرد ئەوە لە جاپان یەکەم بوو بە قوترین یاریزان بوو کە بۆ منیان دانابوو هەر لە جەولەی یەکەما من تەسەوری ئەوەی نەکرد کە من بەو شێوەیە لە دەستپێکردنمە بە قازیە کۆتایی پێگەن بیخەم باشە سەرکەوتنەکانی تۆ چییە بۆ لەو پاڵەوانانە ئەبێتەوە نهێنی سەرکەوتنەکانی گەنجی کورد چێ بەرامبەر و یاریزانە باتوانیانە من تەمرینێکی زۆر ئەەکەم خۆم زۆر ماندووەکەم یعنی ساڵانێکە زۆر ینی ساڵانێک بوو پشت و پەنام نەبووە خۆم تاق و تەنها بوو خۆم ڕۆشتوم بۆ بۆرما ڕۆشتوم بۆ سین بۆ تایلند حتا ئەو وڵاتانش کە من وڵاتێکی وەکو بۆرما وەکو تایلند وەکو کەمبۆدیا هیچ ئیمباسیەکمان لەوێنی ئیمباسی عێراقیش لەوێنێ نە ئیمباسی ئەوێش لێرەیە هیچ کۆنێکشنێک هیچ پەیوەندیەکی استراتیژی نییە لە بینی ئەم وڵاتەی ئێمە یعنی من هەر شتێکم لێ بەسەر بێ تەنانەت پاسپۆرتەکەی شمون بکەم گەورەترین کێشەم تووشە بێ باشە بەڵام زۆر مجازەفەم کردووە بە ژیانی خۆمەوە هەتا توانیمە بگەم بە ماستە تەبعاً نەتیجە و خزمەتکردنیش بە نیشتیمان و ئەنجامەکەی بە ئاسانی نابێت ئەبێت چەندین مجازەفە بە ژیانتەوە بەشداریکردن لەم پاڵەوانەتیانە یعنی بۆنە زۆر کاریاریزان لە کوردستان گلەیەوە کە بەشدارێکە لە پاڵەوانەتیەکە هاوکاریەک یان خەڵاتی یان پاداشتێکی وان ناکرێت بۆی کە بتوانێت خۆی بۆ پاڵەوانەتێکی تر ئامادەکە یعنی تۆ کە ئیمزای مردن لەسەر ئەم یاریاناکەی لە دەرەوە پاداشتێکی وا وەردەگری کە بتوانی بۆ یاریەکانی داهاتوو زۆرتر خۆتی لا کۆماندو بکەیت من لەو یاریانە کە ئیمزای مردن بەڕاستی من بۆ پارەیەک نایکەم بۆ پاداشتێک ئەمە هیوایەتێکە لە ناو مێشک و هەڵقوڵاوی منە ئەمە ئەگەر بۆ هیچ کەسێ ئیمزای مردن ناکاتیان یارێکی وا خەتەر ناکات کە لەبەر هەر بڕەپارەیەک بێت من بۆ هیچ بڕەپارێکە چونکە بۆ من ئەو بڕەپارەیە هەر چەندێکم وەرگرت لەوە لە هەردوو یاریەکە یەک دینارم نەخستە ناو باخەڵم یعنی یەک شەربەتم پێ نەخوارد باشە حتا تقریبا $200 پێما بوو هی ئەو یاریە وتم ئەمە هەر چۆنێبی ئەمەش هین بکەن با لە باخەڵمان نەوێنێت یعنی وام ئەزا چووکە زانی بۆچی زۆرم پێ ناخۆش بوو خەڵکانێکەیە لە دەوروبەرما کە نزیکن هەر لە بۆرما مناڵی بێدایک و باوکن برنج نییە بیخۆن یعنی ئەمرن لە برسا من مناڵێک بوو پار ساڵ ڕسمم لەگەڵ گرت ئەم ساڵوتم ئەم مناڵە ئەمێ ببینمەوە هەرچەند حەز هەوڵمدا خەندەم خەمە سەر لێوی و نازانم چیەوانە بە شتێکی بەسیت پار ساڵ بوو هەر هیچ نەبوو باشە وتیان مردووە یعنی مناڵ لەوێنە مناڵی من ڕۆشتمە خانەیەکی بچکۆلانەوە تەعاان هەندێکی هەیە حکومیەکەش ئەوەیە مەمرە و برژیە دوو ژەم خواردنیان ئەیانێ بەشێکیشی کۆمەڵ لە شوێنە 20 مناڵ یەک پیاو بە خێویانەکە شتێکی لەو بابەتەیە باشە ئەنجاکە باوەڕ بکە ڕۆشت بە ناو خانوویەکەوە سێرم کرد تقریبا 25 مناڵێکە بوو پیاوێک بوو خزمەتیانەکردنەوە هندی بوون ئەزام هەرچێ ئەلاکولین یەک بۆ 15 ساڵ بوو لای بوو یعنی لە 1 ساڵەوە باشە سێرم کرد 2 کیلۆ برنجیان ماوە لە ناوی نەکاوتی ئەوە هەموو هینەکەمانە ئەگەر کەسێک نەبێت خواردن برنجمان بۆ بێنێشتێ ئەم مناڵانە ئەمرن نەبرسان ڕۆژانش لیان ئەمرن و نەخۆشەکەون لەبەرەوەی بەڕاستی وەکو کارێکی ئینسانی و مرۆڤ دۆستی حەز پیشدانم قبوڵی نەکرد ئێستا دەرەکەوێت تۆ یعنی لە تۆڕە کۆمەڵاتەکانی شاوکو یاریزانێکی پیشەگەر با بڵێن تەسەڕوفەکەی یعنی ئێستا ئەکرێ بڵێن یاریزانێکی کوردمان هەیە و یاریزانێکی پیشەگەرە و ئەتوانێتکو یاریزانە جیهانەکانی تر مامەڵە بکە لەگەڵ چواردەوری خۆی لە کاتی بەشداریکردن لە پاڵەوانتیەکان و لە هەمان کاتە لە چوونە دەرەوەی بۆ ناو کۆمەلگا بەگشتی من لە ئێستا من یاریزانێکی پیشەگەرم من نە مدەڕیبم نەمانی جەرم ئەتوانم ئەو شتە ئەوانش بکەم بەڵام تەمەنێکی گەنجمەیە لە ئێستا ئەمەوێت زیاتر تیش بخەمە سەر بوارەکەی خۆم کە یاریزانیە پرسیار ئەوم هەیە سەبار بۆ فەرەنجی لەبەرێک دۆمە بۆ ناساندنی کللتوری کوردیان هۆکارەکەی چێکە لەبەردا ئەوە لە هەمان کاتە ئەوە بیرم کردەوە حەزم کرد شتێک بەکار بێنم لە یاریەکان جگە لە قەینا ئاڵای کوردستان پیشانەیەم
ڕەمزێکی کوردی شۆک و شتێک پیشان بەم بیرم کردەوە چیمان هەیە ئێمە بیرم لە شتەکانی خۆمان کردەوە بیرم کردەوە ئەو فەرەنجێ زۆر جوانە فەرەنجی زۆر جوانە شتێکی زۆر جوانە کەس کاردانەوەی هەبوو پێت بەڕاستی لەوێنە زۆر سەرسام بوون وتیان ئەمە چییە هەر کەس ئەیبینیە ئەمە چییە باشە یعنی شتێکی زۆر نایاب بوو زۆر سەرنجڕاکێش بوو هەمووی ئەوە چییە زۆر سەرسامە بوون بەوە وتم ئەوە فەرەنجاو بەو شێوەیە طبعاً شێوازی وتنەکەی بۆ ئەوەی ئەوان ئاسان بێ هەر بە فەرەنجی ناساندووە فەرەنجی باشە دەوتم ئەوە فەرەنجیە ئەوە کللتوری وڵاتی ئێمەیە شوێنە باب و باپیرانم و ئێستا خۆشمان لە ئەمە جارجار لە بۆنەکانە لەبەری ئەەکەین لەبەرەوە حەزم کرد وەکو ڕەمزێک وەکو ڕەمزی نەتەوەی کورد ئەوە لە تەواوی یاریە جیهانەکانمان بناسێنم بە جیهان باشە کاک علی سەبات بووی کە یعنی هەندێک لە یاری هونەربەرگەکان کە کرێ باڵین تەکنیکی تیا بەکاردێن زۆر کات لە تەلەڤیزیۆنەکان و کە دەبنرێ خەڵکی دەڵێن ئەم لێدانانە باڵین ڕاست نییە ئەکرێ بڵێن لەم یارانی کە تو ئەنجامی دە یانی تەواو ئەو لێدانانە کوشندن و تاو ئازاران هەیە کە دەوەشێنرێت با من ئەوە سەرەتا لێرەوە بڵێم هیچ کەسێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناتوانێت بڕیار بات لەو یاری من کە چی قانونیەکەی چییە چونکە ئێوە ئەوان هیچ کەسێک نەیکردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تاوەکو بزانێت ئیلا خۆم ئەزانم چونکە من خۆم لەوێ دەرسم لەسەر خوێندووە و ڕاهێنەرم هەبووە و تەواوی ئینەک ئەوانە ئەم یاریە جیاوازە لە مۆی تایش جیاوازە لە کەیوان کەیوانیش جیاوازە لە کیک بۆکسین جیاوازەکەی چییە؟ کیک بۆکسین تەنها بۆکس و شەق بەکارەهێنرێ ئەژنۆی تێدا نییە ئێڵبەوی تێدا نییە کەیوان ئەژنۆی تێدایە واتە 6 بەشە کیک بۆکسین 4 بەشە 2 دەست 2 قاچ کەیوان 6 بەشە 2 دەست 2 قاچ 2 ئەژنۆ مۆی تای 8 بەشە 2 ئێڵبەوی بۆ زیاد دەکەین باشە ئەمە 8 بەش لێسوەی 9 بەشە کە لەشی هەندێک شتی زیاتریشی هەیە ئەو وەکو لە ڕێساکە ئەمە هەیە بەڵام من شتی زیاتر ئەزانم لە یاریەکە بەکارەهێنرێت و بەڵام شاراوە هەیە ئەوە باشە لێدان لە شوێنی هەستیارەوانە بەڵێ لە لێسوەیەەکە لە لێسوەیە لە هەموویان من بەهێزم بەڵام ئێستا لە ئەخیر لیڤڵی هونەرە بەرگریەکانە لێسوەیم زۆر بەهێزم و سپاس بۆ خوددا ئینشاڵڵا لە ئایندا باش لەو نۆ حاڵەتەی کە هەیە پێما بێت لە کەلەکە زۆر بەهێز وانە سپاس بۆخوا لە کەلا زۆر باشم یعنی تەواوی ئەوێ یاریزانەکان هەموو کەوت یعنی زۆر بەلایەنەوە سەرسامن بەوە تەواوی پرۆمۆتەرەکان تەواوی ڕاهێنەرەکان زۆر سەرسامن بەوەی ئایا من چۆن بەو شێوەیە کەلێکی باش بەکارێنم حەسە من وتم هەر قاس بەکار نایەنم لەبەرەوەی ئێوە ئەلەن ئێمە کەلەمانەیە هەر بە کەلەیەم بۆتان ئارە وەڵڵا باشە وەکو یاریزانێکی کورد یعنی بیری لەوە نەکردوێتەوە بۆ نمونە ئەو پاڵەوانتیانەی کە لەوێ ئەنجامی دەدەیت بۆ لە ڕێگەی کۆمپانیەکانەوە بکو خۆت باست لێەوە کە لە ڕێگەی هەر شوێنێکترەوە بێ یعنی 1-2 یاری بینی تا هەرێمی کوردستان لێرە بۆ منە لە بەرچاو کەسوکار و هاندەرانی کورد لە چ بوارێکە لە چ بەشێکی هونەری بەرگریە چونکە بەشەکانی زۆرە لێسوەی بە هیچ شێوەیەک نایەن لە کوردستان لەبەرەوەی لێسوەی یارێکی زۆر مەترسیدارە یعنی ئەگەری حاڵەتی سەقەت بوون زۆرە و مردنیش زۆر ئەمە ئینکاری لێ ناکرێت لەبەرەوەی ئەمڕۆ نەبێت بەیانی حاڵەتێکی مردن ڕوویە لەبەرەوەی من هیچ کارێکی شتێکی لەو بابەتە ناکەم جەرگی هیچ دایکێک نایڵم نامەوێت بسووتێت لەو یاریە زۆر خۆت بەردەوام لەسەر یاری بەڵام آخر من یەک شت هەیە من ساڵانێکی زۆرە تەواوی هونەرە بەرگریەکانی وەکو کیک بۆکسین و کەیوان و مۆی تای تیا قوڵ بوومەتەوە و ساڵانێکی زۆرە لە تایلەند و کەمبۆدیا و سین ئەو وڵاتانە من قوڵ بوومەتەوە لە ناو وەرشەکە هەموو تەکنیک و یاریەکە بەباشی ئەزانم باشە یعنی کەسێک لە کوردستانەوە ساڵێک دەست بک بە وەرزشەکە و لە ناکات بڕات لەوێ یاریە بکات طبعاً ئەی کوژن و دێتەوە باش تۆ بڵێ ینی کوشندەترین گورس کە بەرد کەوت بێ
چی بووە ینی کام یاریت زۆر ناخۆش بووە کام یاریە هەستت کردو کە بۆتە هۆی ئەوەی ئەڵێن شکستی تیانە و شکستەکەت گۆڕیەوە بە سەرکەوتن بۆ یاریەکانی داهاتوو بەڕاستی لە هیچ یاریەکە بە شێوەیەک لە هیچ یاریەکی لە ژیانمان لە هیچ یاریەکە نەبووراومەتەوە بورانەوەش زۆر ئەتیادیە بۆ یاریزانێکی وەکو ئێمە چونکە زەربەیەکە پێم وابێ یەک جار بوراومەتەوە لە تەمرینە سپارینێکمان کرد لە 2015 بوو بتوڵەم هەبوو خۆم بۆ بتوڵەکە ئامادە کرد سپارینێکی زۆرم کرد یعنی سپارین وەکو نیزال لە ناو حەلەبە لە تەمرینە کاتی تەمرین تاعاان لەگەڵ 15 نەفەر 10 نەفەر یاریزان من نیزالمە کرد منیان ئامادە کرد بۆ ئەو پاڵاوانەتیە زۆر ماندوو بووم لەگەڵ ئەو نیزالێکی زۆرم کرد باشە تاعاان یەک زەربەم بەرکە و بورامەوە کەوت مەسەر ئەژنۆ هەستامەوە باشە هەستامەوە کەس هەستی پێ نەکرد بەس خۆم ئاگام تقریبان 2 سانێک ئاگام لە خۆم نەما یعنی بۆ یاریزانیش بورانەوەیکی لەو جۆرە حاڵەکاتێکی زۆر نۆرماڵە بەڵام بە هیچ شێوەیەک سپاس بۆ خوددا تا ئێستا تووشی هیچ حاڵەتێکی خەتەر نەبووم لەو جۆرانەی ببووریەمەوەیان حتا تووشی ئیسابەیەکیش ببینی ئێمە زوو چاک ئەبینەوە بەهۆی خواردنی باشەوە تەمرینی باشەوە و سوڕی خوێنمان باشترە یعنی گە کەسێک ئیسابەیەکی تووشە بێت لەوانەیە ئەو 6 مانگی پێ بچێت لەوانەیە ئێمە 4 ڕۆژمان پێ بچێت بۆ نمونە هەر من لە یاریەکما بۆ کسێکم یا لە سەری یاریزانێک ئەو 2 ێسقانەی دەستم چوو بە ناوە باشە ئەوە بین چوو بە ناوە 2 ێسقانەی دەستم باشە ئەگەر کەسێکی نۆرمال بێت دکتۆر پێویتم کەسێکی نۆرمال بێ عملیات بکرێت بەڵام تۆ 2 هەفتە ئیسراحەتی پێ بدە و تەواو بیزەڵت واش بوو باش 8 ڕۆژی استراحەتم پێیا و دوای ئەوەش تەمرینم پێکردم باش وەکو دوا پرسیار ینی بەرنامەی داهاتوو چییە و پلانی داهاتوو چیە بە نیازی چی بکەیت من بەڕاستی لە ئێستاە جگە لەوەی کە من ئیش خۆم مانیجەری خۆم و دەڕیبی خۆمە یعنی وەکو تاکە کورد کە ئەڕۆمە دەرەوە خۆم سەرپەرشتی خۆمەکەم بە باگراوندی گەورە باشە و پاشان ئێستا تیشکم لەسەر خۆمە لەبەرەوەی سەرڕای ئەوە پەیوەندیەکی من لە دەرەوە پەیوەندیەکی باشم لە لەگەڵ تەواوی ئیتیحادەکانی نێودەوڵەتەکان هەیە هەر لە یاری لێسوەی و کەیوەن و کیک بۆکسینگ باشە مۆی تای باشە و من لە ئێستاە تەواو بەرنامەسازی ئەەکەم بۆ ئایندە و پرۆژەم هەیە بۆ ئێستا و ئایندەش بەڵام من لە ئێستا ئەگەر مەشغوڵ بم بەو پرۆژانەوە ئیتیجاهی یاریەکەی خۆم ئەگۆڕێت بەش بەلایەکی کا لەبەر ئەوەی من هەر کاتێک بێت ئەتوانم پرۆژەکە ئیشی لەسەر ئێستش ئیشی لەسەر ئەەکەم بەڵام ئەوەیە من پیشانی نایم زیاتر وەرشەکەی خۆم پیشانەیەم کە من چی ئەەکەم چالاکیەکانی ڕۆژانم سەرکەوتن بۆ عەلی خەرداغی یاریزانی هونەرە بەرگریەکان کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵماوی بە هیوایان لە یاریەکانی داهاتووش سەرکەوتوو بیت زۆر سپاس بەڵام ئەمەوێت یەک ئاماژە بم بە تەواوی وەرزشوانان و ئەوانشی کە وەرزش ناکەن یا مناڵن بە هیچ شێوەیە کە لە بەکار نێنن بۆ حاڵەتێک کە لە کیز بن یا بە حاڵەتێک لەو شێوە لە بەرەوەی زۆر خەتەرە هیچ وەکو سەر نییە و بە هیچ شێوەیەک لە کاتێک کە مدەریبێکی زۆر پرۆفیشناڵت نەبێ بە هیچ شێوەیەک نەکەیت ئەو حاڵەتە بەکاربێنی زۆر سپاس بۆ هەموو لایەک و سپاس بۆ جەناب و سپاس بۆ تەواوی هاو نیشتیمانیانم لە هەر چوار پەرچەی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستان بەڕێزان سپاس بۆ شکەتاوە کوێستا بینەرمان بوون کاتێکی خۆش